ڕۆڵی بزوتنەوەی حەقا بۆ ڕێی فۆرم لە ناو کۆمەلگای کوردەواریدا دروستبوونی بزوتنەوەی حەقا لە نەقشبەندیەوە دروست بووە لەبەر ئەوەی باپیرە گەورانی ئێمە تەریقەتی نەقشبەندیان هەبووە ئیتر وەکو تەریقەتەکە هاتووە تا سەردەمیشی عەبدولکەریم و مامەڕەزا سەردەمیشی عەبدولکەریم و مامەڕەزا مریدەکان و سۆفیەکان زۆر یا حەق وەکو بڵێ زیکری خوا یا حەقیان بەدەمەوە بووە وایە شتێکیان بینیوە بەڕاستیان زانی بێت وتویانە حەقە لە هەموو شتێکە دەنجێک هاتبێت وتویانە حەقە لەبەر ئەوە ناوی حەقە بەو شێوەیە بەسەر ئێمە بڕاوە نەک ئەوەی وەکو حیزبێک یا وەکو ڕێکخراوێک شێخ عەبدولکەریم یا مامەڕەزا یا کەسایەتیەکانی ناو ئەم بزوتنەوەیە دروستیان کرد بێ ئەمە شتێکی خۆڕسک و هەڵقوڵاوی ناو خەڵکانە ناو جەماوەرە بە تایبەتی جەماوەریش ئەو کاتە هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە هەم لە مڕۆکانەوە کە تەواو شارەزا و کامڵ نەبوون لەبەر ئەوە شێخ عەبدولکەریم و مامەڕەزا تازەگەریان کردووە بۆیە زیاتر ئەم بزوتنەیە هاتوۆتە بەرچاو و سەربەستی زیاتریان بە ئافرەت داوە و هەموو کەس لە ناو کۆمەلگایە بیر و باوەڕی خۆی هەبووە و ڕێگەی پێدراوە بۆ نمونەیەکێک لەوانە کە ئافرەت و کوڕ یا بڵێن خوشک و برا توانیوێتی کچ و کوڕ توانیوێتی هاوسەری خۆی هەڵبژێرێت وە داوای حەقی خۆی بکات لەبەر ئەوە زیاتر ئەم حەقەیە بەوە دەرکەوتووە کە ئەمانە گوایە ڕێکخراوێکیان دروست کردو وایە دینێکی جیاوازیان دروست کردو لەبەر ئەوە زۆریش لە ئاغا و شێخەکانی تر دژمان وەستاونەوە و حیزبە سیاسیەکانیش تا ڕادەیەک دژمان وەستاونەوە چکە لەو ڕۆژگارەیە حیزب و سیاسەتی وا پێشکەوتو نەبووە تەنیا لە چلەکانە کە حیزبی شوعی زیاتر دەرکەوت با بڵێن و وەکو شۆڕشی شێخ مەحموود ویا مەلیک مەحموود کە شۆڕشی کردو بەو شێوەیە نەبووە دەرکەوتو نەبووە لە ناو کووردا هەندچەندە بەناوی مەلیک لە ناو کووردا دەست نیشان کرا و لای بەریتانیەکان و لە سەردەمی ڕژێمی ئەو کاتی پاشایەتی عێراق بەڵام وەکو حەقا جیاواز بوو بزوتنەوەی حەقا ئەگەڕێتەوە بۆ سەرەتای بیستەکان کە دوای وەفاتی حاجی شێخ مستەفا و دوای وەفاتی شێخ مەلا ئەحمەدی گەڵنێری شێخ عەبدولکەریم تەریقەتی داوە لە شێخ عەبدولکەریم کە تەریقەتی داوە گۆڕانکاری و تازەی تیا کردووە لە هەم لە تەریقەتەکە هەم لە ڕووی دینەوە بۆ نمونە شێخ عەبدولکەریم دژی چەوسانەوەی دینیش بووە ویا مامەڕەزا لەو زیاتر دژی چەوسانەوەی ئاغایەتی و دەرەبەجی و سەرمایەداری و حتا دژی چەوسانەوەی دینیش بووە چونکە زۆر کەسەیە لە شێخەکان ویا لە کەسە دینیەکان لە ژێر پەردەی دینە مسلمانیان چەوساندۆتەوە یا خەڵکانیان چەوساندۆتەوە هەستشی بەخۆی نەکردووە وا بیری کردوتەوە کە ئەمە لە دەست ئاغا و دەرەبەگ و چەوسانەوەی پارێزە بەڵام بە پێچەوانەوە ڕێگە بە ئافرەت دراوە کە حەقی خۆی داوای حەقی خۆی بکە بۆ نمونە لە مافی ئەوەی لە ماڵە چی هەیە وەکو کوڕێک کچەکە وەکو کوڕێک مافی ئەوەی هەبێ حەقی خۆی وەرگێت و لەگەڵ ئەوەشا بۆ لاینە ڕۆشنبیریەکە با بڵێن بۆ لاینی پاک و خاوێنی بە تایبەتی لە قۆناغی مامەڕەزایە دوای ساڵی 42 کە مامەڕەزا تۆ بۆ تەریقەتی دا و بۆتە ڕابەری بزوتنەوەی حەقا مامەڕەزا زیاتر لایەنی ڕۆشنبیری و لایەنی دینیەکە زیاتر بەرەو پێشی بردووە بۆ نمونەیەکێک لەوانەی کە بۆ پاک و تەمیزی کتویانە وایان بڕیارداوە ئەبێ هەموو ڕۆژێک گۆرەوەکانت بشۆی بۆ نمونە پێڵاو هەمووی خۆی ئیشوەتەوان بۆ نمونە پێڵاو هێنانە ژوورەوە قەدەغە بووە هەر کەسێک پێڵاو بێنێتە ژووری نووسنیا ژووری دانیشتنیا ئەو شوێنانی کە جێی کۆڕ و کۆبوونەوە دانیشتنە جەزای لێبستێنن جەزای ئەو کاتەشتی بۆ 50 فلس بووە یا شتێکی زۆر کەم بووە لەو سەردەمایە ئەمانە لە لایەنی ڕۆشنبیری و پێشکەوتنەوە لایەنی خوێندن بە پێچەوانەوە پێمانەڵێن شێخانی حەقا وەکو ئاغا و دەرەبەکەکان دژی ئەوە بوون خەڵک بخوێنێت و مناڵەکانیان بنێرە قوتابخانە بەڵام بە پێچەوانەوە شێخ عەبدولکەریم یەشێک بۆ لە زانە گەورەکان لە مەلا گەورەکان کە خوێندویتی لە کۆیە بۆ نمونە مۆڵەتی مەلایەتی لەوێ وەرگتووە مامەڕەزا لە حوجرە خوێندوێتی و هەر خوێندەواری هەبووە بۆ نمونە باوکم کاکە حەما هەم خوێندوێتی کەڵکەسما خوێندن گایتیانە بووە با بڵێن قوتابخانەیتیانە بووە لە سەرگەڵ و خوێندوێتی یا لە شەدەڵە خوێندوێتی لە شوێنێک چی لێبوو بێ دواکەوتوو نەبوون بەڵام ئەو کاتە کورد بەعام خوێندەواری تیاکەم بووە لەبەر ئەوە
بە حەقەکان وتراوەمانە دژی پێشکەوتنن لە دینێکی تازەیان دروست کردووە بەڵام نە هەمووی بە پێچەوانەوەیە هەمووی گۆڕانکاری تازەی تێکراوە بۆ نمونە حیزب ڕێکخراوەکانی کە ئێستاش داوای دیموکراتی دەکەن کە حەقە لە 30 داوای دیموکراتی کردو و ڕێگەی بە سەربەستی ئافرەت داوە ئێستاش زۆر حیزب ڕێکخراوەکانمان خوشتێک هەڵەیەک بکە ئەیکوژن وەیە لە ناو کۆمەلگایە بە شتێکی خراپ ناوی دێنن لەبەر ئەوە حەقا ئەوەی پیان و تۆ بە پێچەوانەوە بۆ نمونە کوڕی مامەڕەزا لە پەنجەکانە قانونی تەواو کردو یاسای تەواو کردو و مەحامی بووە مستەفا عەسکەری هەمیسان نووسەرێکە و یەکێکە لە ئەندامانی بزوتنەوە حەقا ئەندامێکی دیاریشە هەم پارێزەر بووە هەم نووسەریش بووە یەکێکە لە پەنجەکانە قانونی تەواو کردو و مەحامی بووە بەڵێ بۆ نمونە کچی مامەڕەزا لە حوجرە و لە فەقێیەتی خوێندووە با بڵێن مەلا دەرسی پێوتون بۆ ئەوەی لە نەخوێندەواری ڕزگاریان بێ بۆ ئەوەی لە نەخوێندەواری ڕزگاریان بێ تەچێوخانەکانی کۆن زۆر جیاوازن لە تەچێوخانەکانی ئێستا و سەردەمی تازە کەسایەتیەکان شێخەکان ویا تەچێکان و خانەخەکانی ئەو کاتە دەور و ڕۆڵیان زیاتر بوو لە ئێستا لەبەر ئەوەی حیزب ڕێکخراوی زۆر نەبووە ئەمانە توانیوانە هەم وشارکردنەوەی کۆمەڵایەتی بکەن هەم وشارکردنەوەی دینی بکەن خەڵک لە خۆیانە کۆ بکەنەوە بە تایبەتی شێخان تەچێ و خانەخاکان هەمیشە لەگەڵ گەلا بوون بۆ ڕزگاری نیشتیمان هەوڵیاندا و خزمەتی زۆری کوردەواریان کردووە و زۆربەی عشیرەتەکانیش بە هەمان شێوە ڕۆڵی زۆر باشیان بینیوە بەڵام بەداخەوە ئێستا هەندێک شێخمان هەیە لە ژێر باڵی حیزبەکانە تەچێ و خانەخاکەی ئەوان بۆی بەڕێوەن لەبەر ئەوە بێ وەکو لە پەیڕە و پرۆگرامی حیزبەکانە ئیشەکەی بکە زۆری تەچێ و خانەخاکان بە تایبەتی دوورکەوتونەوە لە ڕۆڵە کۆنەکەی خۆیان ئێستا هەمویان تۆ بۆ تەریقەت نادەن بەو حکومە بەشێکیان تێکەڵاوی حیزبایەتی بوون هەرچەندە وەکو خانەقای ئێمە لە کۆماری مەهاباتەوە لە شۆڕشی شێخ مەحموودەوە لە شۆڕشی ئەیلولەوە و لە شۆڕشی نوێەوە هەمیشە لە سەنگەری کوردایەتی و خەباتا بووین بەڵام لایەنە دینیەکەشمان فەرامۆژ نەکردووە لەگەڵ ئەوەیە ئێستاش ئامۆژگاری تایبەتی خۆمان هەیە بۆ شوێنکەوتوانی ڕێبازەکەمان و بۆ گشتیش بۆ هەموو مسلمانانیش چونکە گەل بە تەنیا کەسێک یا بە سەرکردەیەک ویا بە ڕێکخراوێک ڕزگاری نابێ ئەبێت دەستە جەمعی بێ ئەبێ بە کۆمەڵ هەمومان هەوڵ بدەین بۆ ڕزگارکردنی گەلەکەمان پێش هەموو شتێک ئەبێ ئێمە کەم و کوڕیمان هەیە لە پەروەردەیە پەروەردەی خۆمان ڕاستکەینەوە پەروەردەیەکی کوردانە پەروەردەیەکی دڵسۆزانە بۆ گەل و نیشتیمانەکەمان ئێستا زۆری حیزب و ڕێکخراوەکان بەڕاستی وەکو کۆمپانیا دێنە بەرچاوی گەلەکەمان و دێنە بەرچاوی هەموو دنیا لەبەر ئەوە ئەمڕۆ لەم قۆناغەیە دەرفەتێکی زێڕین هاتوو بۆ کورد هەرچەندە چەند هەنگاوێک هاتووینەوە دواوە چکە ڕووداوەکانی کەرکک و جێناکۆکەکان ئەوە هیچی کەمتر نییە لە نەکسەی ساڵی 75 کە شۆڕش توایەوە و ئێمە هەمووی هەرسمان هێنا و گەڕاینەوە ناو ئێران و تەسلیمی ڕژێمی سەدام حوسێن بووینەوە بەڵام سەردەمەکە گۆڕاوە هەلێکی زێڕین بۆ کورد هاتۆتە پێشەوە ئەویش بە یەک پارچەیی و بە تایبەتی قیادەی کورد بەگشتی ئەبێ یەک دەنگ بن یەک ڕنگ بن یەک وتار بن بەڵام بەداخەوە یەک دەنگ نین یەک ڕنگ نین یەک وتار نین ئەمە دەورمان بەرە و باشی نابات لەبەر ئەوە پێویستە لەسەر تاکەکانی کورد و لەسەر هەموو فەرماندە و لێپرساوەکانی سەربازی و سیاسی ئەبێ بە یەک دەنگ یەک هەڵوێز یەک وتار بین لەبەر ئەوە کورد بە پارچە پارچەیی نابێ ئێمە تا چاوەڕێی کۆمیتە و ناوچە و ئەوە بکەین کورد نابێ بە یەک پارچە ئەبێ کۆمیتە و ناوچە و ڕێکخرا و حیزب هەمووی لادەینەلاوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ ڕۆژ ئاوا باشوور هیچی نەمێنێ ئەوە ئەبێ بە یەک پارچەی و بێت لە کوردستانی گەورە بکەینەوە من بەش بە حاڵی خۆم وەکو کەچێک ماڵگرتەوە بووم بە پێشمەرگە تا پلەی سەرتیپ و فەرماندەیی و کاری کۆمەڵایەتی و زۆر شتم کردو و پلەم هەبووە من بیرم لەوە نەکردوێتەوە ئەمڕۆ کوردستانی باشوورە و من بۆ باشوور تێکۆشم من ئێستاش خۆم بە قەرزانی میلەتەکەم ئەزانم هەتی کردومە بەکەم ێزانم بۆ گەلەکەم ئەبێ زۆرتر بکەم بەڵام بەداخەوە ئەم حیزبانەی خۆمان ڕێگەی خەڵک نادەن دڵسۆزی خۆی خەباتی خۆی بەڕاستەقینە بیباتە پێشەوە و بیکات وە گوێژ ناگرن من بەش بە حاڵی خۆم بە ناوی خانەقای کەڵکەسماقەوە زۆر جار شتم نووسیوە بۆ هەواڵانی قیادە و سەرکردە تا ئێستاش جوابیان نەبوو
ئەوەی منەی بینم پەیوەندیەکان وەکو پێویست نییە وەکو باش نییە پەیوەندیشی تەندروست نین لەبەر ئەوە ڕۆژانە شتە بینین لە کەناڵەکانەوە لە ڕاگەیاندنەوە بۆ نمونە ڕاگەیانی کوردی بەشێکە لە برنە پێشەوەی قەزەی کورد بەڵام سیرەکەن ڕاگەیانەکان هەمووی ڕاگەیانی سێبەرن یا ڕاگەیانی حیزبن بە ئارەزوی حیزبەکان و لە پێناو حیزبەکانە کارەکەن دڵسۆزی میلەتەکە کەمترە و کاڵە پێوەی دیارەکە وەکو پێویست نییە حیزب و ڕێکخراوەکانیشمان ئەوانش بە هەمان شێوە بۆ نمونە وەکو تەفگەڕی ئازادی بارگاکانی لێداخرێت وە چەند حیزبێکی تر ڕێگەی پێ نادرێت بۆ نمونە کەرکووک پارێزگاری بۆ دیاری ناکرێت ڕۆژ ئاوا وەکو پێویست هاوکاری ناکرێت لەبەر ئەوە من وایە بینم کە حیزب و ڕێکخراوەکانیش پارچە پارچەین وەکو ئەوی کە دوژمن پارچە پارچەی کردوین خاکەکەمان ئاوەکەمان گەلەکەمان ئێستاش نەمانتوانیوە ئەو تەلەسمی پارچە پارچەیە بشێنین و ئەبێ بیشیشێنین تا کورد نەیشێنین ئێمە ئەمانگو سەدام حوسێن ئەنفاری کرد و دێی نەهێشت بگەڕێنەوە گوندەکانمان و بگەڕێنەوە ئەوە زۆر دڵسۆزترە بین زۆر باشترە بین بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی منەی بینم حیزبەکانمان دڵسۆزی شاخیان نییە دڵسۆزی میلەتەکە کە ئەوێ ئەو دڵسۆزیان نییە وەکو پێویست نین بۆیە ئەگەر وا بڕات ئێمە هەر بە پارچە پارچەی ئەمێنینەوە و حیزبەکانیشمان هەلێک دوورە بین پێشەکی ئێمە وەکو خانەخای کەڵگەسماخ و سۆفی مریدان پشتگیری لە کۆنگرەی نەتەوەی یەکەین لەبەر ئەوە کورد نەک هەر پێویستی بە کۆنگرەی نەتەوەیە کارێکە ئەبێ ئەنجامی بدا کارێکە وەکو ریفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان وەکو ئەوەی کە ئێمە ئەمانەوێ ئازاد بین کارێکە بەشێکە مەرحەلەیەکە لەوەی کە ئێمە حیزبێک ڕێکخراوێک دروستەکەین تا کۆنگرەیەک نەکەین ئەو حیزبە ناتوانێت ئامانجەکانی خۆی بپێچێ ویان ناتوانێت پێڕەوە پرۆگرامی خۆی بکات لەبەر ئەوە کۆنگرەی نەتەوەی زەرورە و ئەبێ گەلیش هەمووی پشتگیری بکات بە تایبەتی خەڵکانی سیاسی ئەوەی دەور و ڕۆڵیان هەبووە لێر لە پێشترە و لە شۆڕشیشا بەشدار بوون ئەوانە ئەبێ هەمووی یەکدەنگ بن بۆ کۆنگرەی نەتەوەی و زانایانی ئاینی مامۆستایان ڕۆشنبیران پزیشکان هەمووی ئەبێ پشتگیری لە کۆنگرەی نەتەوەی بکەن چونکە شتێکە زەرورێ بۆ ئێمە کۆنگرەی نەتەوەی نەکەین وەکو حیزبێک کە نەتوانێت کۆنگرە ببەستێت بەو شێوەیە من دێتە بەرچاوم و وایە بینم کە ئێمە بێ کۆنگرەی نەتەوەی زەرورێ و هەمووشمان ئەبێ پشتگیری لە کۆنگرەی نەتەوەی بکەن بە تایبەتی حیزب و ڕێکخراوەکانی کە ئێستا دەسەڵاتیان هەیە لە کوردستانە بەگشتی نەکرد باشوور ئەوەی من بیبینم بەشێک لە حیزبەکان ئەیانەوێ خۆیان سەرپەرشتی کۆنگرەی نەتەوەی بکەن یا ئەیانەوێ کۆنگرەی نەتەوەی بە ناوی ئەوانەوە بکرێت لەبەر ئەوە نا کۆنگرەی نەتەوەی ئەبێ هەمومان وەکو گەورەترین دەسەڵاتی حیزب لە کوردستانە کە سەرۆکەکەیەتی ئەبێ وەکو ئەندامێکی کۆنگرەی نەتەوەی بەشداری بکات نەک وەکو ئەوەی کە سەرۆکی گەورەترین حیزبە و یا سەرۆکی گەورەترین ڕێکخراوە یا شەهادەکەی ئەمە و ئەوەیە ئەبێ ئەم سەرۆکی کۆنگرەی نەتەوەی بێ سەرۆکی کۆنگرەی نەتەوەی با سەرۆک نەبێ کۆنگرەی نەتەوەی وەکو کۆنفرانسی حیزبێک لیژنەیەک دابدرێ لە هەموو پارچەکانی کوردستان لە هەموو حیزب و ڕێکخراوەکان سەرپەرشتی کۆنگرەی نەتەوەی بکەن ئەوە سەرکەوتووە بێ ئەگەر وانە بێ حیزبێک هەڵسێ پێوی و بڵێ من کۆنگرەی نەتەوەی ئەگەرمە دەست و کۆنگرەی نەتەوەیش بەو شێوەیە بەڕێوە ناچێت ویان ناکرێت من لێرەوە داوا لە گەلی کوردەکەم کە لە هەر حیزبێکە ئەندامن دڵسۆزی خۆیان بۆ گەل و نیشتیمان بە حیزبەکەیان نەدەن چکە حیزب ئامانجە بۆ نمونە با بڵێن پارتی کرێکاران ئەبێ بە هەموو یاسایەک زۆر لێک نزیکتر بن لە پارتێکی تری عەرەبی یا فارسی یا تورکی بەڵام بەداخەوە ئێمە ئەبینین پارتی دیموکرات و پارتی کرێکاران ئەو نزیکیە نییە سیاست ئەتوانێت لێکت دوورخاتەوە بۆ ڕۆژگار بەڵام ئێمە لە هەموو قۆناغەکانە هەر لێک دوور بین ئەمە بەشێکە لەوەی چوار پارتی کوردستان ناتوانێت یەک بگرێتەوە و حیزب و ڕێکخراوەکانیشمان ناتوانن یەک بگرنەوە بۆ نمونە ڕۆژ بە ڕۆژ حیزب و ڕێکخراوی تر و کەسایەتی دێتە گۆڕەپانی کوردستانەوە و بەڵام سەیرەکە هیچمان پێ ناکرێت لە ئاکامە شکست دێنین لەبەر ئەوە ئەبێ ئێمە کار بکەین بۆ یەک پارچەی کوردستان بۆ یەک دەنجی گەل بۆ یەک ڕەنجی و یەک دەنجی و یەک وتاری گەلەکەمان هەموو حیزب و ڕێکخراوەکان ئەبێ یەک دەنگ بین